هەڵبەت شتێک نییە ناوی دیاکردنەوەی ئەم هێرشە بێ لە هێرشێتر یا دیاوازیکردن بێ لەوەی کە هێرشێک بۆ هێرشێک هەموو هێرشەکان ئامانج لێی کوردستانە، ئامانج لێی سڕینەوەی کوردستانە، ئامانج لێی دەسەمۆکردنی خەڵکی کوردستانە و ڕەنگە تەنیا جیاوازیەکەوە بێت تورکیا ئەمڕۆ ئەوێ هێزگەلی دیکەش لەگەڵیا بەشدار بن. تورکیا هەم لە ناو کووردا ئەوێ هێزگەل دیکە لەگەڵی بەشدار بن، هەم لە عێراقا ئەوێ جۆرێک لە ئەوە بکە، یعنی پاڵپشتی بۆ خۆی پیاکە کە سوپای عێراق و ئەوانەش ببنە بەشێک لە ئەو پرۆسەی سڕینەوەیە. ئەوەی ئێستا لە شنگال سوپای عێراق لە هەمان کاتاکە تورکیا پەلاماری ئاڤەشین و ئەو ناوچانادا زاب و ناوچانادا لە هەمان کاتە لە شنگال گێچەڵ بە خۆسەری و خۆبەڕێوەبەری شنگالەکرێ. من بڕام وایە جیاوازەکە مەگەر هەرەوە بێ ئەگینا لە ڕابردووشە هێزگەلی دیکە هاوکاری تورکیان کردو. تورکیا بەتەنیاش نییە، تورکیا من باوەڕم وایە جگەلەوەی کە لە ناو کوردستانە خەڵگەیە پشتگیریەکە ئەگەر بە هەواڵ بێ، ئەگەر بە زانیاری بێ، ئەگەر بە مخابرات بێ، بە کاری جاسووسی بێ، جگەل لەوە ناتۆ بە گەورە و گرانی خۆی کە زلترین دەوڵەتەکانی دنیاکیایە ناتۆ لە پشتەم هێرشانەوەی ناتۆ کە بانگەشەی دیموکراسیەت و ئازادی ئینسان و باڵین داکۆکیەکە لە ئازادی وڵاتان و ئێستا سەنگەری لە رووسیا گرتووە لە بەرەوەی رووسیا پەلەماری ئۆکرانیاداوە، هەرە و ناتۆیە بە هەموو ئیمکانیەتەوە لە پشت دەوڵەتی تورکی فاشیستەوەی بۆی کە هەم ئەزمونونەکەی کوردستان، چونکە ئامانجەکە لی ئەزمموی کوردستانە، ئەو جیاوازانەیە کە لە ناو ئەزمموی کوردستان ئەمریکا بە هەموو خراپی و ناشرینێکەوە ئەمریکا هەمانە لە باشووری کوردستان، هەم ئەمە لە ناوبە، هەم ئەو دەنگی ناڕەزایەتی و دەنگی ئازادی خوازی کە لە باکووری کوردستان و لەشنەکانی تریشەیە لە ناویبە. هەموو جارێکە هێرشەکان دەست پێکەن پێشوەخت تورکیا بەرپرسێکی پارتی یا بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستانە بینێ. من باوەڕم وایە ئەگەر بۆ شەراکەت و بۆەوەش نەبێت کە پارتی بخاتە ناو ئەو شەڕەوە بەشداری پێ بکە، بۆیە پارتی ناشرین ترکا لای خەڵک، چونکە کە بەرپرسی پارتیە بینێ، کە سەرۆکی پارتیە بینێ، کە جێگری سەرۆکی پارتیە بینێ، کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە بینێ، کە سەرۆکی حکوومەتە بینێ، کە سەرۆکی هەرێمە بینێ، کامانە هەمویان لە ماڵباتی بارزانی و پارتین، کامانە بینێ ئەگەر هیچی نەکردوێت تورکیا ئەوەی کردووە کە لای خەڵک بڵێەوە ئەوانیش لەگەڵمانیان، ینی ئامانجەکە لێی ئەگەر پارتی و ماڵی بارزانی بەشداریش نەکەن لە ویاریەیە و تورکیا بەتەنیا خۆشی بکە، بەڵام دیدگایەک لای خەڵک دروستەکە کە ئەوە تاوانیشمان لەگەڵایە. بۆیە بە باوەڕی من پەیوەندی ماڵی بارزانی و ماڵی بەرزانی دەبێت نەچن، ماڵی بەرزانی دەبێت قەرار بن ئەوان لەکوێی ئەم پەلامارانان. ماڵی بارزانی لە سەردەمی عوسمانیەکانە قوربانی دەستی تورکەکان بوونە، ئێستا کە خۆیان بوونەتە بەشێک لەو ئەجندایە ئەوە دەبێت خۆیان جواب دەنەوە بۆ واکەن. ئەگینا من ئەوەندەی من ئاگادار بم هیچ کەسێک ناو پارتیە بە سەدان کەس ڕازی نییە بۆی کە تورک بەو شێوەیە بێت ئەو ناوچانە داگیر بکە، بێت لە شیلازیە خەڵک بکوژێ، بێ لە بادینان بنکە و بارێگا بکاتەوە. تۆ خۆداگاداری لە شیلازیە گەنجەکانی شیلازیە چۆن پەلەماری دەوڵەتی تورک و بارەکانی تورکیاندا مانای کەس ڕازی نییە، بەڵام ماڵی بەرزانی بۆ ماکەنەوە دەبێت خۆیان وەڵام بدەنەوە. خۆی لە ئەسڵا نەگەر پارتی و مەسرور بەرزانی و ماڵی بارزانی نابێ بەشێ بن لەوە ئەجندایە، نابێ بیکەن، چونکەوە بۆ خۆی بەشداریکردن لەو گەمە مەترسیداری تورکیایە بەشێکە لە خیانەت، بێدەنگبوونیش بەشێکە لە خیانەت. من باوەڕم وایە بێدەنگبوونی لایەنەکانی تریش کە بەشێکن لە حکوومەت کە بە گۆڕان بە یەکێتی بە حسێک بەوانی ترەوە کە وەزیر و گزیر و ئەوانیان هەیە، هەموو ئەوانە ئەبنە بەشێک لەو مەترسیە لەو خیانەتەکە. من بڕواکەم دەبێ ئێستا چرکەساتی یەکبوونی کورد بێ لە بەرامبەر پەلامارانەیە، چونکە ناکرێت تۆ سوپای تورکیا هەموو ساڵێک سێ چوار جار هێرش بکە، هەموو ساڵێک خەڵکی سیڤیل بکوژێت. 3 ڕۆژ پێش پەلامارە ئاسمانی و زەمینیەکە 12 گەنجی لە برادۆز گرت و ئازارێکی زۆری دابوون، تەنانەت ڕۆژی دواتر ڕۆژی دوای گرتنیەوان دوای 3 ڕۆژ بەریانی دەر، بەڵام ڕۆژ دوای گرتنیوان گەنجێکی شەهید کرد. هەموو ئەمانە بەیە ماڵێن بەرپرسیارەتێکی گەورە و ئەخلاقی ئەکەوێتە ئەستۆی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە پارتیەوە بە یەکێتیەوە بە هەمویانەوە کە لە شوێنێکە
ستۆپ بکەن ئەم ستەمکاری ڕابگرن. من باوەڕم وایە بۆ ماڵی بارزانی و بۆ پارتی و یەکێتیش و بۆ هەموو هێزە سیاسیەکانیش ئەگەر مەسەلە بەرژەوەندی بە هەرێمی کوردستان و باشووری کوردستان بێ ڕێی بەغا نزیکترە لە ڕێی ئەستەنبوڵ. هەموو ڕێگەتنەبەرێک بۆ ئەستەنبوڵ بۆنی خیانەتی لێدی، هەموو ڕێگەکتنەبەر تەنان بۆ نەوت فرۆشتنیش بێ، بۆ غاز فرۆشتنیش بێ، بۆ بازرگانیش بێ، بۆنی خیانەتی لێدی لەبەرەوەی ئێستا ئەستەنبوڵ ئێمە داگیرەکە. من بڕواکەم ئەوە دەبێ ئەوان ئەو لایەنە نەجواب دەنەوە، هەرچەندە من باوەڕەکەم لەناو لایەنە سیاسیەکانە هەڵوێستی شەرمنانە هەیە، بەڵام دەبێ ئەو لایەنە نەجواب دەنەوە بۆ وایە. دەبێ یەکێتی کە ڕۆژگارێک بە هێزێکی نیشتیمانی ئەوە بوو بە قۆلی خۆی و داوکۆکی لە ئازادی و سەربەخۆی کوردستان کە دەبێ جواب دەدەوێت، دەبێت پێشمەرگەی پارتی جواب دەنەوە، دەبێت پێشمەرگەی زێرەبانی و پارتی بڵێن ئێمە ئامادەنین بەشێ بین لەو ئەجندایە. یعنی من باوەڕم وایە ئەوە بەرپرسیارەتی خۆیان دەبێت جوابیەوە بدەنەوە، کە جواب نادەنەوە بنێ بەشێک لەو یاریە. باوەڕم وایە هێرشەکانی تورکیا بۆ سەر کوردستانە، بەسەر هیچ کەسی تر نییە، نە بۆ سەر عێراقە، نە بۆ سەر سووریایە، نە بۆ سەر هیچ وڵاتێکی ترە، بۆ سەر کوردستانە، بۆ کوردستانی ڕۆژاوایە، بۆ کوردستانی باشوورە، بۆ کوردستانی باکوورە، بۆ کوردستانی ڕۆژهەڵاتە. تورکیا دوژمنی کوردە، تورکیا دوژمنی کوردە و هیچ قسەیەکی هەڵ ناگرێ. ئەردۆغان و ئاکەپا زۆر پیسترن، زۆر نامرۆڤانەترن، زۆر فاشیترن، زۆر مەترسیدارترن لە ئەتاتورک. ئەتاتورک ئەگەر بە ئاشکرا و توێتی دەبێت نەتەوەیەکی تر نەبێت دیگە لە تورک لە وڵاتەیە، ئەمان ئەیانە بیسڕنەوە، ئەمان ئەیان نەیڵن. ڕاستی ئێستا لە هەشتاکان بەدەوا بۆ بوونی پەکەکە و بۆنی گەریاوە زمانی کوردی، ئازادی کوردی، تودەی کوردی، گۆرانی کوردی، هونەری کوردی لە باکووری کوردستان سەری هەڵدا و جۆرێک لە ئازادی هەیە. مەسەلەی کورد ئێستا شەستەکان و هەفتەکان نیە، ئێستا چۆتە دەرەوەی ئەم چوارچێ و بچووکەوە کە دەوڵەتی تورکیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانەیە. بۆیە باوەڕی من تورکیا ئەوێ کورد بسڕێتەوە هەر کاتێکە باشەکانی ناودا و کاتە جاشەکان ناوەدا، یعنی هەر چرکە ساتێک کە باشەکان کۆتاییان هات دەسەبا بۆ جاشەکانیش. بۆیە باوەڕی من لای تورکیا کوردی باش و کوردی جاش نییە، هەمووی کوردە، هەمووشی دەبێت ناوچێ. پەیوەندی بەوەشەوە نییە کە بۆ نە پەلەماری عێراقەدا، نە پەلەماری سووریادا، نە پەلەماری کوێدا، پەلەماری کوردەدا. هەڵوێستیانە بێ، هەڵوێستی ئەخلاقییانە بێ. ئەسعەف الئیمانەوە حەدیثێکەیە باسیەوە کە ئەگەر بە دەستیش بۆ ناکرێت، بە دەمیش بۆ ناکرێت، بە هەڵوێست ناتوانین دەربڕی، خۆلانی کەم بە دڵ پێ ناخۆش بێ کە من بنەوە بە زۆر خراپترێ بینم، یعنی ئەسعەف الئیمانیش خراپترە. دەبێ خەڵک هەڵوێستی بێ کاکە، ناکرێت مامۆستایەک لەبەرەوەی پارتیە یا مامۆستایەکی زانکۆ لەبەرەوەی پارتیە یا ڕۆشنبیرێک لەبەرەوەی لە میدیایەکی پارتیشەکە لە میدیایەکی یەکێتیشەکە بێدەنگ بێ. ئەسڵەن نووسەران و ڕۆشنبیران دەبێت لە ئێستەیە هەڵوێستێکی ئەخلاقییانە بێ، بەرپرسیارن ئەمان لە دەرەوەی حیزبە سیاسیەکان ڕەنگە حیزبی سیاسی بەرژەوەندی خۆی هەبێ، سیاسەتی خۆی هەبێ، مامەڵی خۆی بکار لەگەڵ دەوڵەتێکە، هەندێشتی ژێربەژێر بکە، بەڵام خۆ ڕۆشنبیر چیەکە؟ سندان لەو پارەیەدا کە لە دەسەڵاتی وەرەگرێ، ڕووی ئەو پارەیە ڕەش بێ کە لە دەسەڵاتی وەرەگرێ، بەڵام لە پەنای دەسەڵاتەکەی شەراکەتەکە لە پەلامەردانی کوردستانە. بۆیە عیبێکی گەورەیە، شەرمەزاریەکی گەورەیە خۆی بە ڕۆشنبیر بزانێ، خۆی بە نووسەر بزانێ، خۆی مامۆستای زانکۆ بزانێ قسە نەکە. ئەسڵەن ئەمە شەرمە، ئەمە ناشیر نییە. بۆیە باشترین بە موقفەوەی کە قسەی هەبێ، کاڵوێستی بێ. ئەسڵەن دەبێت ئێستا ڕۆشنبیرانی پارتی و یەکێتی دەرگای مەکتەب سیاسیەکانی پارتی و یەکێتی بڵێن نابێم شەڕ بکرێ. و من دڵنیام لەناو پارتی شاوناکی شاو ڕۆشنبیری زۆر گەورە هەیە، نووسەری زۆر باش هەیە، بۆ قسە ناکەن ئەمەیان زی پرسیارکردن پێم خۆشە خۆتان بتن پرسیار لەوان بکەن، بڵێن بۆ قسە ناکەن، بۆ موقفتان نییە. ڕەوەندی کوردی توانین لەدەرەوە شت بکات، لەناوەوەش توانین لێ شت بکرێ، بەڵام بەرپرسیارەتی ئەخلاقیەوەیە کە ئێمە چۆن بە دنیا بڵین کاکە، یعنی هەمومان ئەوەی ئێمە لە شوێنی خۆمان دانیشتین، لە وڵاتی خۆمان دانیشتین، خەڵکی سڤیلین، پەلەماری هیچ دێ و شار و ناوچە و تورکێکمان نەداوە، ئەوە تورکە هەموو ڕۆژێ دەتە سەرگوێمان. دەبێ ئەمە بڵین، ئەسڵ دەبێ پارتی ئێستا بەیاننامەیەک دەرکات، دەبێ یەکێتی بەیاننامەیەک دەرکات، بڵێ نە ڕۆژهەڵژان کوردی باکوور چۆ لە ئەستەنبوڵ مناڵی تورک بکوژێ، نە لە دەیەکی تورک مناڵی کوشتووە، نە پەلەماری 100 ساڵیشە کورد بستە ئەرزێکی هیچ نەتەوەیەکی داگیر نەکردو، نەک داگیری نەکردو، نەتۆتە زەری. مەسەن 100 ساڵە گەریلای لەوەتی گەریلاش دوور لە کۆتایی هەفتاکانەوە تا ئەمڕۆ گەریلا نەتۆ لە دەیەکی تورکا خەڵک بکوژێ، داکۆکی لە ناوچەکەی خۆی کردو. کەواتە ئێمە بەرگریەکەین، بەرگری شتێکی ئەخلاقی و ئاینیە، ئەوەی نەیکە، ئەوەی کە لە ڕووی دینیەوە مەسەن ئەوەی خۆی بە موسڵمان زانێ، خۆی بە مەسیحیە زانێ، بەرگری نەکە، ئەوە نە دینی هەیە، نە موسڵمانە، نە مەسیحیە، نە ئەخلاقیشێ. هەندێک مواقفی لەسەر کورد زۆر شتی جوانەیە.